پارتی و گۆڕان پارتی و یەکێتی چۆن ڕێککەوتون لەسەر دابەشکردنی پۆستەکان پارتی سەرۆکی حکوومەت بێ حکوومەتێک پێک بێ حکوومەتێکی بنکە فراوان بێ حکوومەتێکی ڕێزی نیشتیمانی بێ پارتی ئامادەیە بۆ ئەوەی سازش لەسەر هەندێک پۆست و هەندێک شت بکات ڕەنگە پارتی و یەکێتی شارەزاتر بن لەو هێزانەی وەزارەتی پێشمەرگە چونکە زیاتری ئیوانە. چاوپێکەوتن لەگەڵ کاکەمین نەجار سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر لە ڕاگەیاندنەکانە نەرمیەک هەیە بێدەنگیەک هەیە بەتایبەت لەلایەن گۆڕانەوە وەزیری پێشمەرگە هەر حیزبێک کێشەنی وەزیری کارەبای هەر حیزبێک کێشەنی ئەو تەزویوانەشمان کردی بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە چۆن ئەتوانرێت حیزب لە حکوومەت دوور بخرێتەوە کاتی پارتی ساحب دەسەڵات بوو خاوەن پێگەچی بە هێزبی مەزی کوردستان پێت وایە تەنیا بزوتنەوەی گۆڕان خاوەنی شەقام بێ بتوانێت شەقامان لە ماوەی 4 ساڵی داهاتووە ئارام بکات شەرمێ ئیلا ئەو کە گوتی ئارامە و ئارام بێت بەڵکو خەڵکی تر ئارام نابێت. چاوپێکەوتن شەوی یەکشەممە کاتژمێر 9:05